شنیار ئەو کچەی مێردەکەی بەدە بە نەفتێک بە زیندوی دەیشتێنێ مێردەکەی نەخۆش بوو یانیش سەرخۆش بوو ژنەکەی خۆی ئاوە بە درڕندەترین شێوە دەیسووتێنێ کە خاوەنی دوو منداڵن هۆکاری ئەم سوتاندنە چییە؟ کارگەیشتۆتە ئەم ڕادەیە پیاوان ژنەکانیان بە زیندوی بسووتێنن تاوەکو ئێستا تاوانبار دەستگیر کراوە دادگای کوردستان بۆ ئەم جۆرە تاوانانە چه یاسایەکی دەرکردووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شەرت بین نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان و کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویستە کەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمە بی و ئەو بۆ پەیوەندیکردنیش دەتوانی پەیوەندی بە سناپەکەمانەوە بکە ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. شنیار ئەو کچە گەنجەی خەڵکی سەی سادقە 21 ساڵ لە تەمەنی بەهاری بەڕێ کردبوو بەڵام بە دەستی هاوسەرەکەی بە درڕندەترین شێوە سوێندرا بەدەبەیەک نەفەر کە خاوەنی دوو منداڵە منداڵێکیان تەمەنی تەنها 2 ساڵە و ئەوی تریش 4 ساڵەیە. ئەو خاتونێک کە سوێندراوە خاتو شنیار تەمەنی تەنها 21 ساڵان بوو و هاوسەرەکەشی تەمەنی 24 ساڵان بووە. داکی شنیار باز لەوە دەکاتن ئێمە ئەو ڕۆژی لە ماڵی کچەکەم بوون و بەڵام ئاسرەکەی گەڕاونەوەتەوە ئەو شوێنەی کەلی دەژین وا دەڵێتن لە پڕ کاتژمێر 2 شەو پەیوەندیان پێوە کردین گوتیان کچەکە سوێندراوە تەنها قاچ و قولی بەڵام کە چوینە نەخۆشخانە بینیمان 175 بۆ 185 لە شولاری سوتا و وەدەموچا و دەست و پل و وەتاوەکو خوار ئەژنۆی هەمووی سوێندراوە. کچەکەم توانێ قسەکردنی هەیە و منیش پرسیاری ئەوم لێ کرد بۆچی و چۆن تۆ سوێندراوی ئەویش وەڵامی دامەوەوتی هاوسەرەکەم منی سوتاندووە پێشەوەی کە بووم سوێنێ زۆری لێداوم بەداری ماسیحە و وەروەها هەموو لە شولاری مۆر کردبوومەوە و هاوسەرەکەم پاش 12 شەو بە سەرخۆشی هاتەوە ماڵەوە و لێمان بۆ دەمەقاڵی و دوای ئەوە کە زۆری لێدام دەبەیەک نەفتی پێدا کردم و ئاگری تێبەردام و منیش ڕام کردە دەرەوە و لە دەرکەی ماڵانمدا بە سوتاویە و ئاگری لە شولارم بەرز دەبەوە. دواتر جیرانەکەمان ڕاستەخۆ خۆی بەسەرمدادە و ئاگرەکەیان کوژاندەوە ڕاستەخۆ منیان گیان دە نەخۆشخانەی ئەمرجەنسی سلێمانی وەروەها باز لەوە دەکاتن من خۆم نەسوتاندووە چەندین جاریت کەش لێمان بۆتە دەمەقاڵێ بەڵام قەت کار نەگەیشتوتە ئەوە کەم کارەیە بکاتن. وا دیار بوو شەنیار ماوەیەک پێش ئەوەی لە لای هاوسەرەکەی بستێندرێ چۆتۆ لای ماڵی باوکی و باوکی زەفتی کردووە بەڵام خەزووری و خزمانیان چوونەتە ماڵی ئەو کچەیە وتیانە منداڵن هەڵیان کردووە دووبارە با بگەڕێتەوە. هەمان کات گەڕاوەتەوە و پاش چەند ڕۆژێک ئەو کارە ڕوویداوە و بابی شنیار دەڵێ پەشیمانم لەوەی کە کچەکەم نردەوەتەوە ئەو ماڵەکە تووشی ئەو گرفتەیە بووە. شنیار لە ماڵی خەزوورانی هیچ گرفتێکی نیوە هەمووی لەگەڵیان باش بوونە بەڵام لە گەڵ هاوسەرەکەی کێشێ هەبوو ئەوی ژوای لێ کردووە. پۆلیس بازەوە دەکاتن هاوسەرەکەی لە کاتی ڕاکردنی بۆ دەرەوەی وڵات و کوردستان جێبێڵە و بەرەو ئیران بڕواتن گرتویانە و لە ئێستاشدا گیراوە هاوسەرەکەی کە تەمەنی 24 ساڵ بێتن و ئێستا تۆمەتبار بە بڕیاری دادوەر بە پێی مادەی 406 لەسەر 31 لە یاسای سزاکانی عێراق ڕاگیراوە و لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکرێەوە بەردەوامە. وەروەها ئەو ژن و پیاوە پێشتر کێشەی نێوانیان هەبوو پیاوەکە پێشتر لە ژنەکەی داوە و ئەو کارە ساتە دڵتەزێنە لە بەرەبەیانی شەمە ڕوویداوە. وەروەها ماناس داکی شنیارە دەڵێتن دۆخی باش نییە ئێمە هەر پێ دەڵێن ئینشاڵڵە باش دەبی و زوو چا دەبیەوە بەڵام گشت گیانی شتاوە تەنیا قاچی نەستاوە دەست و دەموچای هەمووی شتا و سینگ و بەشی خوارەوەشی هەمووی سوتاوە و زۆربەی ئەو کۆماتێ بۆ خاتونە هاتبوو هەموو خەڵک دڵگرانە بەڵام هەمویان دەڵێن
لە تەمەنێکی زۆر بچووک هاوسەرگیری کردووە. لە تەمەنی 15 ساڵی بۆ 16 ساڵی هیچ کاتێک کاتی هاوسەرگیری نییە. ئەو کاتێک کاتی ئەوەیە تۆ خوێندن تەواو بکەی یاخود خۆت بە بەهرەیەک مەشغوڵ بکەی و وەپەرە بە خۆت بدەی، لەبەرەوەی لە تەمەنی منداڵدا نابێ هاوسەرگیری بکەیەوە. زۆر بە کەس پێیان باش نییە تاوەکو تەمەنی پاش 18 ساڵی ئافرەت هاوسەرگیری نەکاتون و کوڕیش دوای تەمەنێکی گونجاو کە دەگاتە 21 و 22 بۆ 25 ساڵێ هاوسەرگیری بکەن بۆ ئەوەی دوور بن لەو جۆرە کارە ساتانە. وەروە وا دیارە مەی زۆر بە زیادەیی خواردوتەوە بۆیە کارگەیشتۆتە ئەوەی زۆر بە دڕندانە هاوسەرەکەی خۆی بسووتێنێ. هیوادارم هەموو کەسێک لەو جۆرە مادانە دوور بکەوێتەوە و وەروەها هیچ کچێک لە تەمەنێ بچووک یاخود هیچ پیاوێک لە تەمەنی بچووک هاوسەرگیری نەکاتن. وا باشترە سپەرە بە ژیانی خۆی بداتن و بەهرەکانی خۆی ببینێتەوە کەی کاتی تەمەنی هاوسەرگیری هات ئەو کاتە هاوسەرگیری بکەن و وەلناوە ئێستا دوو منداڵەکەیان بۆتە کێشە لەبەرەوەی منداڵێکیان تەنها 2 ساڵە و منداڵەکەی تریشیان تەنها 4 ساڵە دەبێتن. ئەو دوو منداڵە چۆن گەورە بن بە چ شێوازێک و هیوادارین ئەو کەسانەی کە بە زووی هاوسەرگیری دەکەن ئاگادار بن لە بواری منداڵ بوون و هیوادارین هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بن و بۆ هەموو کەسێک ئەم زۆرە بابەتانە ببێتە دەرسێک و دەرسی لێ وەرگرن و هیوادارین ئەو خاتونێش بە زووترین کات چاک ببێتەوە و منداڵەکانی بێنازی دایک و باوکی نەبن و هیوادارین هەموو کەسێک لە ژیانی ڕۆژانەی و لە هەموو ژیانی تەندروست باش بێتن و هیچ کێشێ ئاوە دروست نەبێتەوە. زۆر بەداخەوە پێمان خۆشنی ئەو جۆرە بابەتانە بوروژێنین، بەڵام پێمان خۆشە خەڵکی بەرچاوڕوونی زیاتریان هەبێتن و لەو بارەیە بۆ ئەوەی ئاگادار بن ئەو هەڵانەی کە خەڵک دەیکا تۆ دووبارە نەکەیەوە. هیوادارین هەموو لایەک و هەموو کەسێک ئاسوتە و سەرفراز بێتان. زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان. ئەوە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێرتان بیر نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانە مەبی و نوێترین هەواڵەکان لەوێ ببینی. بۆ پەیوەندیکردنیش دەتوانی ڕاستەوخۆ پەیوەندی بە سناپچاتەکەمانەوە بکە و ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. هەموو کاتێک لەگەڵتانین لە کلیل میدیا.